سەبارەت بە سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ فەڕەنسا و کۆبنەوەی لەگەڵ سەرۆکی وڵاتە و بەرپرسانی باڵای ئەو وڵاتە هەروە پتەوکردنی پەیوەندیە بازرگانیەکانی هەرێمی کوردستان و فەڕەنسا گفتوگۆ لەگەڵ بەڕێز دارا جەلیل خەیات سەرۆکی ژووری بازرگانی لە هەرێمی کوردستان گفتوگۆی لەگەڵ دەکەین بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز دارا سڵاوت لێبێت. ئەم سەردانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە چ کاریگەریەکی لەسەر هەرێمی کوردستان دەبێت؟ ولی زۆر سوپاسان دەکەین ئێوارەتان باش. بەڕاستی هەر وەک دەزانین زیارەتەکەی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ فەرەنسا دێ لە وەختەکی زۆر گرنگ و بە ئەهمیەت وە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی فەرەنسا و زیارەتکردنی بۆ دام و دەستگایەکی ئەمە دەزانین مەدەفە کەوی جەنابی زیارەتی کرد، دەستگایەکی زۆر گەورەی هی بازرگانی و پیشەسازیە لە فەرەنسا و گەورەترین پیشەسازان و بازرگانان و کۆمپانیەکانی فەرەنسا ئەندامن لەو دەستگایە. بۆیە ئەهمیەتەکەی لەوە دێ کە گرنگی زۆرە کە کۆبوونەوە لەگەڵەوانە بکرێ و هانیان بدرێکەوە بزانن لە هەرێمی کوردستان دەرفەت و فرسەتی باشەیە بۆ ئیشوکار وەبەرهێنان. بەڕاستی ئەمە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان سەیری ئەو زیارەتە دەکەن بە شێوەیەکی گەرنگ چونکو دێتن بەڕاستی ئێستا کوردستان ئامادەیە بۆ هینانی وەبەرهێنەرانی دەرەوە پاشەوەی کەوا سەرکەوتووەکی زۆرمان هینا لەبەر هێنانی خۆمالی و دیارکەوت بۆ وڵاتانی دەوروبەر بوو هەروە وڵاتانی ئەوروپا کە وەبەرهێنان بەردەوامە لە هەرێمی کوردستان و کۆمپانیەکانی بیانی. بەڕاستی ئەمە دەزانین فەرەنسا وڵاتێکی زۆر گرنگە لە بابەتی کشت و کاڵ و پیشەسازی، بۆی ئیحتیمامدان بە پەیوەندی دروستکردن لەگەڵ ئەو کۆمپانیانە ئەو وەبەرهێنەرانە بەڕاستی بە تایبەتی لە بابەتی کشت و کاڵ. ئەمە دەزانین فەرەنسا زۆر پێشکەوتووە لە بابەتی زراعەت و کشت و کاڵ و ئامێری ئەو کارانە. بۆیە بەڕاستی ئەو زیارەتە ئەهمیەتی لەوەیە کەەوە پەرە دەدا بە ئیشەکان و ئیشاڵڵا لە داهاتووەکی زۆر نزیک نەتایج و ئاسەرەکانی دەردەکەوی کەەوە پەیوەندێکی سەرکەوتوانە بەهێز لەگەڵ وڵاتی فەرەنسا و هەروە وڵاتانی دیکەش کەوا دەست پێ دەکەن بین هەرێمی کوردستان. باشە، ینی لە کۆبنەوەیدا لەگەڵ کۆمپانیەکان هانی وەبەرهێنەرانیدا کە بێن لێرە وەبەرهێنان بکەن، ئەوان لە بەرامبەردا وەڵامیان چی بوو؟ ینی هەڵوێستیان چی بوو بۆ ئەم داوایە؟ بەڕاستی دیار بوو زیارەتەکەی جەنابی سەرۆکی حکوومەت زۆر زیاتریش سەرکەوتوانە بووە وە کۆبوونەوەشی لەگەڵ گەورە بازرگانان و ئەو دەستگایە هەروەکوتن دەستگای مەدەکە دەستگایکی فراوان و گەورەیە. دەتانم بڵێم گەورەترین پیشەسازان و خاوەنکاران ئەندامن لەو دەستگایە و هەرێمی کوردستانیش پێشتر ئەمە بەڕێی ژوورەکان پەیوەندی باشمان لەگەڵ ئەو دەستگایە هەبووە. بەڕاستی ئەوە زیارەتی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ئەوانە کۆبنەوەیان دەرفەتێکی گەورەیە بۆ تەشجیعکردنیان و هاندانیان بۆ ئیشوکار و پەیوەندی دروستکردن نەک لە ئاستی سیاسی بەتەنێ لە ئاستی ئابووری و بازرگانی و ئابووریش لە هەموو کەرتەکانی. باشە لە بەرامبەر هیوادارین کەەوە ببیتە مایەی سەرکەوتن و ببیتە مایەی کا وڵاتانی ئەوروپا دیکەشکەوە. یعنی ئەمە دەزانین فەرەنسا پەیوەندێکی باشی لەگەڵ کوردستان هەیە، نەک ئێستا لە ساڵانی کە جەنابی سەرۆکی فەرەنسا زیارەتی هەرێمی کرد و جەنابی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمیش هەروە زیارەتی فەرەنسایان کرد. ئەوە نەخۆی بەخۆی بەڕا تەواوکەری یەکدەریە بۆ پەرەپێدان بە پەیوەندیەکان. ئەوە زیارە ینی پێگەی هەرێمی کوردستان لە وڵاتی ئەوروپا بەڕاستی ئێستا لە ئاستەکی زۆر باشە. بۆیە ئەو زیارەتە لە وەختی خۆی دێکەوە تەرکیزی لەسەر بکرێ دەست پێ بکەین بۆ وەرگرتنی تەکنۆلۆژیای نوێوە پێشکەوتوو بۆ هەرێمی کوردستان بۆ ئیشەکان. باشە، ینی لە بەرامبەردا هەرێمی کوردستان چۆن سوود لە ئەزمموی بازرگانانی فەڕەنسی یاخود پەیوەندی ئابووری لە نێوان هەرێم و هەروەها بازرگانان و وەبەرهێنەران و ئابووری فەڕەنسا چۆن دەتوانێت لە بەرامبەردا سوود ببینێت، سوود لە ئەزمموی ئەوان ببینێت؟ بەێ ئەمە یعنی ئەمە بلێ هەرێمی کوردستان و عێراقیش ئەمە پەیوەندێکی بازرگانی و پیشەسازی و بلێ زۆر کەون هەیە. بۆیە دەتانی دەرفەت لەوانە وەرگرین. ئێستا مەجموعە شەریکاتێکی فەرەنسی لامە ئیشێ دەکەن تەبێ عەدەدیان ڕێژەیان زۆر کە بە بەرچاو نییە دەوری سی ئیلا سلس کۆمپانیە بەس دەتانین ئێستا تەژیعی شرکاتەکان بکەین کەوا بێن زیارەت هەرێمی کوردستان. ئەمەش ئینشاڵڵا لە لای خۆمانەوە محاولە دەکەین کەوا
دەرفەت بدەینە بازرگانەکان بەشاندەکانیان بێن زیارەت هەرێم بکەن ببینن لەسەر عرس بە شێوەیەکی ئاسایی بە شێوەیەکی حەقیقی ئەو دەرفەتانی کە لە هێرێمێ ئەو شکتە بەڕاستی هەرێمی کوردستان هەر وەک لە بیدایەتەوە گوتم ئەمە دەتانی زۆر فرسەت دەرفەت وەرگرین لە معلوماتی فرەنسا لە بابەتی زراعەت و ئالات و ئامێری زراعی بەڕاستی فرەنسا وڵاتێکی زۆر پێشکەوتە لەو بابەتەی چکە بە دەزانین فرەنسا زراعەتە کشتتوکاڵێکی بەتوانە و بەهێزی هەیە یەک لە هەرە وڵاتەکانی پێشکەوتی لەو بابەتەیە و هەروە لە دروستکردنی سوود وەرگتن لە بەرهەمەکانی کشتتوکالی بۆی دەتانین ئەمە کوردستانیش کە وڵاتێکی زراعینە هەموو شێوەی ئاومان هەیە ئەرزمان هەیە خەڵکمان هەیە دەتانین سوود لەو دەرفەتانە وەرگن دەست بە ئیشەکانی بە پێشیەخستنی کشتتوکال واتە ئامێرکردنی زراعەت ئامێرکردنی کشتتوکال مەکەنەتە زراعە ئەو ئیشارە بکەن کە کوردستان هەر وەک زەنابی تەرکیزی لەوە دەکا چۆن بتانین ئەو بەرهەمانە سوودی لێ وەربژیرێ بۆەوەی لە داهاتوودا ببیتە مایەک بۆ بازرگانی و سوود بۆ هەرێم بۆ ڕەوانکردنە بۆ دەرێ هەر وەک ئێستا زەنابی ئاماژەی پێدا کە ڕەوانکردنی هەندێک بەرهەمهێنانی کشتتوکالی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی دەرێ لەوانە ئەوی لە ماوەی ڕابردوو دیتمان کە بە ناردنی هەناری هەرێمی کوردستان زۆر لەو بابەتانە هەیە هەرێمی کوردستان دەتانی ئیشی لەسەر بکە لە داهاتوودا ئەوەش بە شێوەی یارمەتیدان و بە دروستکردنی کۆمپانیای هاوبەش لەگەڵ وڵاتانی دەرێ و سوود لە تەکنۆلۆژیان وەرگێ ئێمەش دەزانی فرەنسا یەک کە لەو وڵاتانە کە دەتانین ئەمە فرسەت و دەرفەتیان لێ ئیسفادە بکەین و پێش احتمام بە کشتتوکال و بە پێشکەوتنی بدەین. باشە کاکدارە لە هاتنی با بڵێن سەرمایەداران و یاخود و بەرهێنەرانی فەڕەنسی ئێوە لێرە چه ئاسانکاریەکیان بۆ دەکەن؟ والله ئەمە هەرێمی کوردستان زەنابتان دەزانن کراوەیە بۆ خەستە بە تایبەتی خەڵکی ئەوروپا یعنی ئەمە زەمانەکە هەرێمی کوردستان بەڕاستی ینی لە عێراق بەجودا ئەمە هیچ ئاسانکاریان بۆ کرایە هیچ لە ناحیەی بابەت هاتن و دیاریشە یعنی ئەمە هێلی تایبەتی هەیە لە ئەوروپا بۆ ئێرە چ لە ئەڵمانیا بیت لە نەمسابی چ لە وڵاتانی دیکە بە هیواداریشین کە یعنی ئەگەر شتێکی وا بکرێت لە داهاتوودا فەرەنسیەکان هێلێکی ئاسمانی بکەنەوە تایبەت بە خۆیانەوە لە بۆ هەولێری لەویان لە بۆ هەرێمی کوردستان لە بۆ فرۆکەخانەکانی هەرێم کاوەبی دەرفەتێکی باشە و دەشتانن بە هەڕێکی دیکەش بێن هەرێمی کوردستان ڤیزە لە ئەوروپیان داوا ناکە بەڵکو ئاسانکاریان بۆ دەکا و ئەمەش لای خۆمان هەر شکارێکیان هەبی دەتانین بە ڕێگای مناسەلەبی بە ڕێ هاتوچووبی ئاسانکاریان بۆ بکەین و خزمەتیان بکەین بۆ ئەوەی سوود لە دەرفەتیان وەرگین و بتانین پێکڕای شکارەکانی وەبەرهێنان و ئیسtismار بکەین لە هەرێمی کوردستان. باشە بە پێوەی کە باست کرد چەند کۆمپانیایکی فەڕەنسی کە لە هەرێمی کوردستان هەن دەمەوێت ئەوە بپرسم قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان ساڵانە چەندە؟ بەڕاستی ئەمە ینی داتایەکی بەس ئەمە دەزانم ینی لە بینی عێراق و فرەنسا ئەو تەبادولەی کە بینمانە لە حدودی ملیارەکە فرەنساش تەبیعی وڵاتێکی بریاری نەوتە و ئەمەش زۆر شت لەوێ دەینیت ملیار دۆلار بەێ ملیار ئەمە بەست عراق و فەڕەنساوانە حتا ئێستا نەگەیشتینە ئەو ئاستەی کەوە بەێ عێراقا بەێ عێراق لەگەڵ فەرەنسا چووکو ئەمە لە هەرێمی کوردستان داەتەیەکی مەزبوطمانێ زۆر شتەکان بەڕێ عێراق دێز بەڕێ وڵاتانی دیکە دێ بۆیە ئەمە دەتانین ئەمە ینی لەوەی پاش ئەگەر ئیشی لەسەر بکرێت دەتانین بەرهەم و ئالا و ئالات و مەکینەکانی فەرەنسا و یان بەرهەمی فەرەنسا لە وڵاتی خۆمان ببینین ئەویش تەبعاً پاشەوەی کە ئیشکاری لەسەر دەکرێت. باشە چەند کۆمپانیە فەڕەنسی لە هەرێمی کوردستان هەن؟ والله هەروە گوتم کۆمپانیێکی زۆربانە لە حدودی 35 کۆمپانیا هەیە یعنی ئەوەش عەدەدێکی ئێستا کەمە هیوادارین لە داهاتوودا ڕێژیان لەوە زیاتر بی وە بتانین خەڵکەکی بەڕاستی ئەوی ینی بڵێن نەگەڕێنەوە دواوە
مەسەلەی داعش و ئەو کێشانەی ئەوی لە هەڕێمدا نەکو زۆر شریکاتی ئەوروپ و بەنیاز بوو بێ بەزی تر تاخیر و ئێستاش وەخت ماوە ئیشی لەسەر بکرێ بە شێوەیەکی کاوە بتانین برادەرانی ئەوروپی کۆمپانیەکانی بەتاوێت فەرەنسا و ئەڵمانی ئەو وڵاتانە بیان چێشینە کوردستان کە ئیشکار بکەن سوود لە تەکنۆلۆژیای نوێ و پێشکەوتووە بچیرێ لە باشە کاکدارە هیچ پلانێک هەیە لەوەی کە شاندێکی ئابووری بازرگان و کشت و کاڵی و ئەو بابەتانە سەردانی فەرەنسا بکەن یاخود ئەوان سەردانی هەرێمی کوردستان بکەن شتێکی ئاوا لە ئارادا هەیە؟ واللهی ئەمە بەێ ئەمە لەوەی ماوەک پێشتر کۆبنەوەمان لەگەڵ بەشی تیجاری کنسلیەتی فەرەنسا کرد لە هەولێر ئیستعدادی خۆمان پیشاندا کەەوە هەر وەختەکی شاندەچی ئەوان بینە هەرێمی کوردستان پێشوازیان لێ بکەین و بە خێراتنیان بکەین و لەگەڵیان بین بۆ هەموو سوال و ئیستفسارێک و معلوماتێک و ئەوانیش دیار بوو ئامادەکاری دەکەن لە داهاتوودا شاندەچی کوردستانی زیارەتی ئەو وڵاتە بکە لە نزیکەوە ئیشکارەکان ببینن پەیوەندیەکان زیاتر بکرێتنی باشە بە پێشببینی ئێوە یاخودوەکەوەی کە ئاگادارن پێدەچێت لە ماوەی چەندی داهاتوودا ئەمانە ڕووبدات سەردان و شاندەکان لە نێوانێکدی یاخود هاتنی و بەرهێنەرانی فەڕەنسی و کۆمپانیای والله هەردەیستاوە ئەمە تەبیعی لە ڕۆژی لە هەفتەی نوێوە دەست دەکەین لەگەڵ برادەرانی قونسولێ فرسی بەشی بازرگانی پەیوەندەکان دەبەستین بڵێن واتە ئیستیسماری ئەو زیارەتەی جەنابی سەرۆکی حکوومەت بکەین بۆ فەرەنسا و پەرە بە پەیوەندیەکان بدرێ و ئیشی لەسەر بکرێ چۆن بتانین وەچی بڵین تەرجمەی حرفی لە بۆ زیارەتەی بکەین کە بەشکەوتوبی و نەتایجەشی باش لە داهاتووەکی نێزیک بەرهەم بینیتن. بەڵێ بەڕێز دارا جەلیل خەیات سەرۆکی ژووری بازرگانی لە هەرێمی کوردستان سپاس بۆ تۆمان دوومان کردیت کاکدارە. زۆر سپاس بۆ ئەوەش زۆر سپاس بەخێر بێت.